ئەمڕۆ مەراسیمی بڵاوکردنەوە و واژۆکردنی کتێبی تۆنە جیاوازەکان لە ڕۆمانی بەندەر فەیلی نووسەری گەورەی کورد بەختیارە عەلیدا کە لەلایەن خاتوو دیمەن عەبدوڵڵاوە نووسراوە. قسە و باسی زیاتر دەرباری کتێبەکە و هەروەها ناوەڕۆکی کتێبەکەکەم بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. دیمەن خان بەخێر هاتی، بەخێر بی سەرچاوم، زۆر سپاس دەکەم. مەبەستە لە تۆنە جیاوازەکان چییە لە ڕۆماندا؟ تۆن خۆی چییە و مەبەستیشە لە بەتایبەتی لە ناو ڕۆمانی بەندەر فەیلی نووسەری گەورەی کورد بەختیار عەلی؟ بەڵێ، سەرەتا دەستخۆشم هەیە بۆ بەڕێستان و بۆ ستافەکەتان. هەڵبەتە تۆن یەکێکە لە بابەتە هەرە سەرەکیەکان، واتە هونەرێکی نێو تەکنیکیەکانی ڕۆمانە. لە هەمان کاتە هەڵوێستی کارەکتەر یاخود هەڵوێستی نووسەرە سەبارەت بە ئەو بابەتەی یاخۆ ئەو بارودۆخەی کە ئەکەوێتە ناوی. تۆن ڕۆڵی هەیە لە ڕوحکردن بە وشەکانە. هەر کاتێک ئێمە وشەی کام وشەی کە تۆ پێی ئەڵەی مردووە، تۆن ئەتوانێت جارێکی تر ڕوح بکاتەوە بەبەر ئەم وشانەیە. واتە جگەلەوەی کە گرنگی بە وشە ئەدا، گرنگی بە پیتەکان ئەیە و گرنگی بە پەرەگرافێکی ژەیە. لە هەمان کاتدا تۆن ئەتوانێ هەموو ئەومانە حەقیقەتانەی کە ئێمە پێی نەگەشتوون لە ڕێگەی تۆنەوە ئەتوانین پێ بگەین. کەواتە تۆن ڕۆڵێکی یەکجار گرنگ و کاریگەری هەیە، چ لە نێو چیرۆک، چ لە نێو ڕۆمان، چ لە ڕێی هەر ژانەرێکی دیکەدا بێ. هەڵبەتە ئەمە لە ژیانی ڕۆژانەشمانە گرنگ و تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە کاتێک کە من و تۆ گفتوگۆەکەین لە زۆری شێوازی تۆنی قسەکردنی من تێ ئەگەی کە من حاڵەتی دەرونی من چۆنە، باشم یاخۆ خراپم. ئەمانەش یەکێکە لەو تەکنیکانی کە لە نێو ڕۆمانە گرنگ و تایبەتمەندی خۆی هەیە. زۆر باشە. ئەی با بڵین جۆرەکانی چین و شێوازەکانی چین؟ بەڵێ، هەڵبەتە لە تۆنا جۆری زۆر زۆرە، یعنی بەڵام من لەم کتێبەیە هەستاوم باوترین جۆرەکانی تۆنم دەستنیشان کردووە، واتە ئەوەی کە زۆر باوە لە نێو خۆمانە بە ژیانی ڕۆژانەمانە و هەڵبەتە بەستنەوەی بەو تەکنیکانی کە لە نێو ڕۆمانەکەیە. ئێمە جارێ بە شێوەیەکی گشتی باس لە تۆنەکەین، دواتر ئەیبەستینەوە بە ڕۆمانەکە. بەڵێ، کەواتە ئەو جۆرە تۆنانەی کە من باسم کردو بۆن منە تۆنی دڵنیاییە، تۆنی فەرمیە، تۆنی نافەرمیە، تۆنی نۆستالژیایە، تۆنی دیتاکتیکە، هەروەها تۆنی شەڕانگێزە، تۆنی گەشببینیە، تۆنی ڕەشببینیە. ئەم جۆرە تۆنانە هەموو ڕۆڵیان هەیە و لە نێو هەر بابەتێکا بێ ئەتوانین ئێمە بەکاری بهێنین وەکو تەکنیکێکی هوەری. باشە، ئەوەی کە جێگەی پرسیارە ئەوەیە بۆچی ئەم بابەتت هەڵبژاردووە کە قسەی لەسەر بکەیت و بۆچی لەسەر ئەم با بڵێن ڕۆمانەش بە تایبەتی؟ بەڵێ، هەڵبەتە بەڕاشکاوانە بڵێم تۆن بابەتێکی زۆر تازەیە لە نێو دنیای ڕۆمانە، چونکە هەتا ئێستا هیچ لێکۆڵینەوەیەک لەبارەی تۆنەوە نەکراوە. ئەمە یەکەمین کتێبە کە لە ئاستی هەرێمی کوردستانە لەسەر تۆن ئیشکرابێ وەکو کتێب، وەکو نامەی ماستەریش یەک نامەی ماستەرمان هەیە کە تێیدا پێشکەشی زانکۆی سلێمانی کراوە. ئیتر باقی ئیشی لەسەر نەکراوە و بەلای منەوە تایبەتمەندی خۆی هەبوو، گرنگی خۆی هەبوو کە زیاتر پەرەی پێ بدەین، چونکە ڕۆڵەکەی یەکجار زۆرە. چەند ئێستا ئێمە لامان کردوتەوە لە گێڕانەوە ئەڵین تەکنیکێکی زۆر بەهێزە لە نێو ڕۆمانە. ئەوەنەش تۆن گرنگە لە بەرجەستەکردنی لە نێو ڕۆمانە و گرنگی پێ بدرێت، چونکە بمانەوە نەمانەوە ئەمڕۆ زۆر جار تۆیەکی خوێنەر بۆن منە ڕۆمانەکە خوێنیتەوە ئەڵێ من لەم ڕۆمانە تێنەگەیشتم، یاخۆ پەیامێکی بە من نەیە، یا هیچ کارەگەریەکی جێنێهێش. بۆچی؟ کە لە ڕۆمان نووسەکە پرسی ئەڵێ چۆن من ئەوە پەیامی منە. باشە، تۆ بیری لەوە نەکردوەوە کۆمەڵی تەکنیک هەیە کە ئەبێ لە نێو ڕۆمانە بەکاری بێنی تاوکە و پەیامەم پێ بگا. ئەمیش تۆنەکەیە وامالەیەکە زیاتر زیندویتی بکەین، زیاتر ئەحساسی تیا بکەین. ئەمە وای لێ ئەکا تۆ هەم پەیامەکەت پێ بگا و هەمیش پڕچێژ و ئیستاتیکایەک بە ڕۆمانەکە ببەخشێ. دیمان خان، بۆچی تا ئێستا لەسەر ئەم بابەتە نەنووسراوە؟ هۆکارەکەی چییە؟ بەڵێ، ئەگەر لە خودی خۆم ینی بە پێی دیدگە و بیر و بۆچوونی خۆم من وا هەستەکەم ئیتر ئێمە کەمێک بێ ئاگین لەو گۆڕانکاریانی کە لە ئەدەبی کوردیە یاخۆ ئەدەبی جیهانیە ئەبێت. لە ئەدەبیاتی جیهانیە ئەگەر سیرکەین ئەبینین زۆربەی ڕۆمان نووسەکان ئیتر ئێستا کەوتونەتە کارکردن لە تەکنیکەکانی تۆنە. ئەبە بۆچی گرنگی تۆن چییە؟ ئەو هۆکارانە چین ئەبێتە هۆی هێنانە ئارای تۆن، بارودۆخەکانی تۆن چییە؟ ئەو شوێنانەی کە پێویستە تۆنی تیا بۆ خەڵقێنن چ شوێنێکە ڕووداوە کوێ، یعنی
ئەوان لێرەیە هەستان لەم ئێستا لەمانەیە ئیشەکان لەم جۆرە تەکنیکایە ئیشەکان بەڵام لای ئێمە تا ئەدێک با بڵین بێ ئاگایی ئێمە بەڕاستی لەم گۆڕانکاریانەی لە ئەدەبیاتی جیهانە ئەکرێت ئەگەر تۆزێ خۆمان بەستینەوە بە ئەدەبیاتی جیهانەوە بێگومان ئێمەژە توانین وەکو ئەوان هاوشانی ئەوان بتوان لێکۆڵینەوەکانمان زیاتر بکەین و بیبینە پێشەوە لە باتی زۆر باشە. بوونی ئەم کتێبە بۆ خوێنەر گرنگە خوێنەرێکی ئاسایی ڕۆمان یان بۆ کەسێک کە بێوێت لێکۆڵینەوە بکە یاخود بۆ نووسەران بە تایبەتی؟ هەڵبەت بۆ خوێندکاری زانکۆ مامۆسانی زانکۆ سوودێکی یەکجار زۆر ئەبێنن چونکە بابەتێکی لێکۆڵینەوەیە وە لە هەمان کاتدا ئەو کەسانی کە ئەیانەوێت دەستپێکی ڕۆمان دەست بکەن بە نووسینی ڕۆمان واتە کۆمەکێکی باشیانەکە کە کام تەکنیکە بەکاربهێنن و چ جۆرە تەکنیکێک بەکاربهێنن زائید گرێدان بە گێڕانەوە چونکە ئەم دوو چەمکە با بڵێن ئەم دوو تەوەرە بۆ نووسینی ڕۆمان زۆر زۆر بەبایەخە و زۆر گرینگە. زۆر باشە. کتێبەکە لە چەند بەش پێک هاتووە و بابەتەکەت کردو بە چەند بەشەوە بۆ ئەوەی کە خوێنەر زیاتر سوودی لێ ببینێت؟ هەڵبەتە کتێبەکە لە 3 بەش پێک هاتووە. بەشی یەکەممان بە شێوەیەکی گشتی تیۆریە کە باز لە چەمک و پێناسەی تۆن و ئەو با بڵێن ئەو بارودۆخانەی کە یاخۆ ئەو ڕگەزە پێکهێنەرانەی کە دەبێتەوە هۆی دروستبوونی تۆن و لە هەمان کاتدا لە بەشی دووەمە باسمان لە بارودۆخەکانی هێنانە ئارای تۆنمان کردووە بە سمپڵی نێو ڕۆمانەکە لەگەڵ ئەوەشە باسمان لە بەشی سێمە جۆرەکانی تۆن کردووە ئەو جۆرە تۆنانەی وەکو پێشتر ئاماژەم پێکرد تۆنی شەڕانگێزیە تۆنی فەرمیە نافەرمی هەتە دوایی بە سمپڵی ڕۆمانەکەەوە دەستنیشانمان کردووە. زۆر باشە. ئەو پرسیارەی کە لە لای خۆم ئێستا دروست بوو ئەوەیە کە منی خوێنەر چ پێویستیەکەم بەم زانیاریانە هەیە کە بیزانم؟ بەڵێ تۆی خوێنەر کاتێک بەر ڕۆمانێک ئەکەوی کە ئەی خوێنی توانێت ئەگەر ئەم کتێبە لە بەردەستانە بێ ڕەنگە وا هەست بکەی کە ڕۆمانەکە بۆ تۆ نامۆیە یاخۆ کاریگەری نییە لەسەر بەجێ نەهێشتووی ئەم ڕۆمانە هۆکاری ئەمە چیە ئەگەر پێشتر بابەتێکی ئاوا بەر تۆ کەوتبێ یا خوێن بێت توانێ ئیتر هەست دەکەی یعنی ئەم بۆشاییە ئەم خەلەلە لە ڕۆمانەکە یا بدۆزی توانێ بۆچی تێی نەگەشتم بۆچی ئەو ڕۆمانە کاریگەری لەسەر من جێ نەهێشت بەڵام کە باڕگراوندێکەکە بوو لە بابەتێکی لێکۆڵینەوە زانیت کە ئەمە تەکنیکێکە کە ڕۆمانوس بەکارینی هێناوە پێشتریش تۆ بانگراوندێکت هەیە ئیتر تێ ئەگەی کە ئەم ڕۆمانە بۆچی ئەو خەلەلەی دروست کردو یاخۆ ئەم بۆشایی دروست کردووە. زۆر باشە. بۆچی ئەم ڕۆمانە هەڵبژاردووە بۆ ئەوەی کە ئەم توێژینەوەی یاخود ئەم بابەتانی زیاتر لەسەر بنووسی؟ بەڵێ هەڵبەت ڕۆمانەکانی کاک بەختیار یەکێکە لە ڕۆمانە بە پێزەکان با بڵین یەکێکە لە شاکارەکان بەڕاستی و هەڵبەتە گرنگی ڕۆمانەکەش کە تێیدا باس لە کوردی فەیلی ئەکا باز لە مناڵێک کە چۆن لە سجنە پەروەردە ئەبێت و لەدایکە بێت و تا گەورە ئەبێ یعنی کۆمەڵێک کێشەوەماناتی کورد پیشانەیە لە ڕێگەی یەک تاقە کەسێکەوە کە بەندەرە هەموو کێش و گرفتەکانی کوردانی فەیلی بە ئێمە ئاشنا ئاکات کە چیان بەسەر هاتووە کە چۆن ئافرەتەکانمانە هەمووی ئەوانە ڕوبەڕووی چی بوونەتەوە لە زیندان چیان پێکراوە یعنی کۆمەڵێک وێنە و کۆمەڵێک شتی بۆ ئێمە خەڵق کردووە کە ئێمە وە جیلی پێش ئێمە و جیلی دوای ئێمە پێی بناسێنوە بزانین کورد چی بەسەر هاتووە سەبارەت بە هەر چوار وڵاتانی ئەو وڵاتانی کە دراوسەی ئێمە چیان بەسەرهێناوین ئەمە یەکێک بوو لەو هۆکارانی کە پاڵی بەمنەوەنا کە بیکەمە بابەت و بابەتێکی لێکۆڵینەوەی لەسەر ئەم بابەتە زۆر جیاوازی هەیە لەگەڵ بەرهەمی پێشووترت کە شێوازەکانی گێڕانەوەیە؟ ئەکید وەکو پێشتر ئاماژەم پێکردوتم شێوازی گێڕانەوە یاخۆ گێڕانەوە تەکنیکێکە جیاواز لە تەکنیکی تۆن بەڵام لە هەمان کاتە ئێمە نابێت جیانکەینەوە لە یەکتری واتە من بڵم گێڕانەوە گرنگترە لە تۆنەکە یان تۆنەکە گرنگترە لە گێڕانەوەکە چونکە هەردووکیان وەکو ئاڵقەیەکن تەواوکەری یەکترین لە نێو ڕۆمانە بۆیە هەردووکیان جیاوازیان هەیە و پێویستیشە هەردووشیان بەکار بهێندرێ لە نێو ڕۆمانە. بەڵێ ویستم وەڵامی ئەو پرسیارە وەرگرم کە بۆچی بە تایبەتی لە سەر بەرهەمەکانی نووسەری گەورەی کورد بەختیار عەلیە نووسیت؟ بەڵێ هەڵبەتە زۆر ڕوبەڕووی ئەم پرسیارە بوومەتەوە لە شوێنانی تریش
بۆچی من بەختیار عەلی هەڵەبژێرم هەمیشە بابەتەکانی بەختیار عەلی هەڵەبژێریت. زۆربەی لێکۆڵینەوەکانم زۆربەی باسەکانم زۆربەی چاوپێکەوتنەکانم هەر سەبارەت بە خۆی نووسەر هەم سەبارەت بە لێکۆڵینەکانی ئەوە لە ڕاستیە کاک بەختیار خۆی ڕقەمە. ئیتر ئەمە نکۆڵی لێ ناکرێت لەبەر ئەوەی خەمخۆری منە، خەمخۆری تاکمە، خەمخۆری میلەتەکەمە، خەمخۆری زۆر لەولا ئێمە ئەبیستین ئەڵەن کاک بەختیار فڵان لایەنی سیاسی گرتە بەر فڵانی. ئەمە لە هەمووی گرنگتر منی ناسان بە جیهان لە ڕێگەی ڕۆمانەکانیەوە بمانەوە نەمانە ڕۆمانەکانی وەرگێڕاوەتە چەندین زمان فارسی، چەندین خەڵاتی گرنگ بەدەستێنە و چەندین خەڵاتی گرنگی بەدەستێنە. ئەو خۆی لە خۆیە یەکێکە لەو شاکارانەی کە وەکو من چۆن خەمخۆری میلەتەکەم ئەوش بە هەمان شێوە خەمخۆری میلەتەکەمە کەواتە شایانی ئەوەیە نەک من و چەندین خوێندکاری دیکەش و مامۆستایانی دیکەش هەوڵ بن لێکۆڵینەوە لە بابەتەکانی ئەوە بکەن. زۆر باشە هەموو ئەو بابەتانی کە لێرە باسی ئەەکەیت وە با بڵێن لە توێژینەوە کە تا زۆر تەرکیزی لەسەرەکەی هەمووی بە نمونە لە ڕۆمانەکەەوە خراوەتە ڕوو مەبەستمەوەی هەر بابەتێک کە تۆ ڕوونکردنەوەی لەسەر ئەی یاخود باسیەکەیت با بڵێن نمونەی لێوەرگیراوە لە ڕۆمانەکە و بەسراوەتەوە بە ڕۆمانەکە بەدڵنیاییەوە چونکە خۆی کتێبەکە لە دوو بەش پێکاتەوە هەم تیۆری و پراکتیکی. ئێمە بە سمپڵی نێوڕۆمانەکە توانیمانە ئەمە وەرگین بۆ نمونە ئەگەر سمپڵێکی نێوڕۆمانەکەت بۆ باسکەم کاتێ نەجدا ئەچێتە زیندانی لەوێ کە پەتی سێدارەی بۆ هەڵەواسن و ئەیانەوێ لە سێدارەی بن یەکێکە لەو ئافرەتە محکومەکان کە لە زیندانە بەندەر خۆی لە ژووری زیندانیەکەی ئامادەیە. بەندەر هەرچەند هەوڵ ئەیە ئەم ئافرەتە بیبینێ بەڵام ئەم ئافرەتە لەبەر ئەوەی بارودۆخێکی زۆر دژواری هەیە، بارودۆخێکی زۆر نائاسایی هەیە، کاتێک کە ئەیبن بۆ پەتی سێدارە بەو کارکتەرە ئەڵێ خێرا سێجار ئەم خێرا لە نێو ڕۆمانەکەی کاک بەختیارە دووبارە بۆتەوە. لێرەیە تۆنەکەمان بۆ دەستنیشان ئەکرێ چونکە دووبارەکردنەوە ڕیتم ئاواز دروزەکە، مۆسیقا دروزەکە. ئەم مۆسیقای ئاوازە من لە ڕێگەی ئەم مۆسیقایەوە زانیم کە کارکتەرەکە چۆتە حاڵەتێکی نائاساییەوە. ئینجینە چۆن من هەست بەوە بکەم کەواتە کاک بەختیار زۆر بەلێت هاتووی زۆر بە شارەزایی توانیوەتی ئەم تەکنیکەش ڕێک بخات و کارکتەرەکەم پێ بناسێنێ کە کارکتەرەکە لەم حاڵەتێکی نائاساییە. کەواتە لە هەموو جۆرەکانی تریشا کە باسم کردووە بە سمپڵی نێوڕۆمانەکەەوە باسی لێوە کراوە وەرگیراوە. زۆر باشە. چ بابەتێکی تر هەیە کە گرنگ بێت بۆ بەرهەمی داهاتوت با بڵێن یاخود چ تەکنیکی و شێوازێکی تر هەیە کە زۆر گرنگە بەلای تۆوە کە ڕەنگە ببێتە بابەتی نووسین بۆ داهاتووی خۆت؟ هەڵبەتە ئەگەر بمەوێت لێکۆڵینەوەیەکی تر بکەم بمەوێ باسێکی تر بکەم ڕاستی زۆر شتم لە خەیاڵە بەڵام یەکێک لەو بابەتانەی کە حەز دەکەم ئیشی تیا بکەم بابەتی کەرستەکانە لە نێو ڕۆمانە چونکە ئەمیش بابەتێکە کە تا ئێستا ئیشی تیا نەکراوە ئەو کەرستانی کە لە نێو ڕۆمانە بەکارێن بەتایبەتی کەلوپەلەکان ئەو کەلوپەلانی کە لە نێو ڕۆمانە بەکار ئەهێنرێن ئایا لەگەڵ سەردەمی ئەوڕۆ ئێمە ئەگونجێن یاخود ئەو سەردەمی بۆ نمونە ئەگەر ڕۆمانی کاک بەختیار بە نمونە بینینەوە کۆمەڵی کەلوپەل باسەکە ئەو کەلوپەلانە ئایا بۆ ئەو سەردەمەی ئەو سامان هەبوون یاخود نەبوون چونکە زۆربەی ڕۆمان نووسەران کەلوپەل بەکار ئەهێنن بێ ئاگان لەوەی ئەو کەلوپەلە لەو سەردەمایە هەبووە یاخود نەبوو بۆ نمونە تیف بۆ نمونە سەتەلایت یە بۆ نمونە تەکنەلۆژیا. ئەمە یەکێکە لەو خاڵانە کە من زۆر بەوردی چوومەتە ناویەوە حەزەکەم کاری لەسەر بکەم لە داهاتووە ئینشاءڵڵا. دەستەکان خۆش بێ دیمان خان سپاس دەکەم بە هیوای بەرهەمی زیاتر. سپاس کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی. زۆر سپاس بۆ تۆ.